بلەغەمبار ئایا بڕیاری دەستگیرکردنی بۆ دەردەچێت لە ناو لایف زووم بەدار و بەردەداتن، بەڵام هەرزوو داوای لێبوردنی کرد و وتی وانزانی ڕادیۆیە بلا زۆربەی کات دەستێکی لە لوتیەتی و دەستەکەی تر لە شوێنێکی تریتی وە زۆربەی کات مەستە و مەمەی لە دەستە و مەشروب دەخواتەوە و بەدڵی خۆی لە لایف قسە دەکا تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بیر نەچێ، وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ، وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی، وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. بیلال ناسراو بە بلەغەمبار یەکێکە لەو کەسانەی لەناو سۆشیال میدیا ناسراوە، بە تایبەتی لە تیکتۆک بازرگانی باکاونتەکانی دەکا و پارە لەو ڕێگایەوە کۆ دەکاتەوە، وەکو سەرچاوەیەکی دارایی سەیری دەکا و قازانجی لێ دەکا. چەند ساڵێکە دەرکەوتووە بلا بە قسەکانی و ڕوخساریەوە و خەڵکانێکی زۆر بە دیار لایڤەکانی دادەنیشێت، بەڵام باڵسوکەوتەکانی سەرنجی خەڵک بۆ لای خۆی ڕادەکێشێ. هەندێک کات بە مەمەیەک لەسەر لایڤە و بە سەرخۆشی تەنانەت لە ناو لایڤەکانی دەنگی قورئان و مەلاژێتن لە خواردنەوەی خۆی بەردەوامە و ڕاناوەسێتن و ئیشی خۆی تێک نادا و هەر لە ناو لایڤەکەیدایە. وەروەها بلا لەو چەند ڕۆژێ ڕابردوو لە ناو لایڤەکەی بە سەرخۆشی بە ڕیشێکی سپیە و بەجلێکی شڕ و شپڕێەوە بەنینۆکی درێژی پڕ قڕێژەوە قسە بە حکوومەت دەڵێ. چەندین کەسی سیاسی دیاری باشووری کوردستان دەڵێ لە ناکاو دایکە پیرەکەی بەدارە شەقەکەیەوە لەسەری دەدات و وە دەڵێ بەسە واز بێنە لەو کار و کردەوانت واز بێنە کە دەیکەی. بێزار بووە دیارە لە دەستی دایکە پیرەکەی، واروەها بلەش ڕناوەستێ لە جوندان لەوەی کە بە حکوومەتی دەداتن و وە زیاتر و زیاتر جنێو دەدا لە کۆتاییدا، واروەها کە فریش دەکاتن و چەند قسەیەکی نەشیاو دەکاتن لەناو ئەو لایڤەیەی وە لایڤەکەی خۆی بەردەوام دەکا وە لە ناکاو شەپازلەیەکی پێدەکێ و وا دیارە برایەکەیەتی بە زۆر لایڤەکەی پێدا دەخاتن و ناهێڵێ هیچی تر قسە بکاتن. کەی پێدا دەخاتن و ناهێڵێ هیچی تر قسە بکاتن. بلا چەند سەعاتێک بێدەنگ بوو، دواتر هاتەوە ناو سۆشیال میدیا و دووبارە لایڤی کردەوە و وتی زۆر داوای لێبوردن دەکەم، من دوێنێ شەو زۆر سەرخۆش بوومە و نزیکە یەک بتڵم خواردۆتەوە بۆیە ئەو قسانەم کردووە. من وامزانی ڕادیۆیە نەمزانی من ئەو قسانە دەکەم، خەڵک دەچێن ڕیکۆرد دەکەن و لایڤەکەمەوە بڵاو دەکەنەوە، نەشمزانی ئەو دەنگدانەوەی لێ دەکەوێتەوە. بۆی بلا لە ئێستادا زۆر پەشیمانە کە ئەو قسانەی کردووە و داوا لە خەڵکی دەکا ئەو ڤیدیۆیانێ ئەو هەمووی ڕەش بکەنەوە و هیچی نەهێڵن و زۆر پەشیمانە لەو کار و کردوانەی کە کردویانە. واروها خەڵکێکی زۆر دەڵێن هاوڕێیەکانی ئەوانەی کە لەگەڵی لە ناو لایڤی بوون دەفعیان کردووە بۆیە ئەو زۆرە قسانەی کردووە. بلا ماوەیەکی باشە لە سۆشیال میدیا دەرکەوتوو و چەندین کەسایەتی تریش قسەیان لەسەر ئەو گەنجە کردو و باسییان لەوە کردووە بە بێجامەکەیە و لە تەنیشتانکی سەربانەوە چەندین ڤیدیۆ بڵاو کردوێتەوە. لە تاوەکو ئێستا چەندین تیکتۆکی فرۆشتەوە دیارە قازانجی لێ کردووە و بەردەوامیشە لەو کارەیە و هەوڵ دەداتن ئەکاونتی تیکتۆک بەهێز بکاتن و دواتر بیفرۆشێتەوە بە کەسانی تر کە هەز دەکەن لایک و کۆمنتی زۆر بێتن ئەکاونتەکانیان. زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن، وەروەها لایک و کۆمنت و شێرت بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زان گۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بین، وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش
پەیوەندیمان پێ بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا.